تەمەنی دوو کابینەی حکوومەتی هەرێم تێدەپەڕێت و لەو ماوەیەدا هیچ پرۆژە یاسایەکی بودجە بۆ پەرلەمانی کوردستان نەهاتووە. ئەمەش بۆتە هۆکاری ناڕۆشنی و ناشەفافیەت و دیارنەبوونی داهاتوو بە هەدەردان و تەخشان و پەخشانی سامانی گشتی و خەرجیەکانی حکوومەت. سەرۆکی لیژنەی داراییش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەم دۆخە خراپەی هەرێم هۆکاری سەرەکی ئەوەیە کە پرۆژە یاسای بودجەی نییە و هاوڵاتیان و موچەخۆرانیش هێندەی تر بێئومێد بوونە. بە هەموو لایەکمان هەوڵ بین کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان بێتە خاوەنی بودجە و ئەو ناشەفافەتی کە ئێستا باسەکرێ بەهۆی نەبوونی قانونی بودجە ئەو نەعەدالەتی کە باسەکرێ بەهۆی نابوونی قانونی بودجەیە ومێد دەکەین لە داهاتوو هەرێمی کوردستان بتوانێت بە هیمەتی هەموو لایەک بە تایبەتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ومێد دەکەین کە لە داهاتوو بتوانین کاریگەریمان هەبێت لە هاتنی پرۆژەی بودجە بۆ پەرلەمانی کوردستان و قانونی بودجە لە هەرێمی کوردستان هەبێت. بەهۆی ناشەفافی و دیارنەبوونی داهاتەوە بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سەردانی وەزارەتی دارایی و لیژنەی داراییان کرد لە پەرلەمانی کوردستان. ئامانجەکەشیان سڕکردنەوەی فشارەکانە لەسەر حکوومەت تاکو پرۆژە یاسای بودجە بنێردرێتە پەرلەمانی کوردستان. بە بڕوای ئێمە نەبوونی بودجە لە 9 ساڵی ڕابردوو وای کردووە حکومڕانی لە تاریکیدا بەڕێوە بچێت کە سەری کێشاوە بۆ زیادبوونی گەندەڵی و ناشەفافی لە خەرجی و داهاتەکان و نەمانی متمانەی هاوڵاتیان بە حکوومەتی هەرێمی کوردستان. مەترسی گەڕانەوەی دوو ئیدارەیی پێمان وایە نەبوونی بودجە بۆتە هۆی ئەوەی ئەو کێشانەی ئێستا لە دیارنەمانی داهاتەکان و دواکەوتنی موچە و هاوکار لەگەڵ زیادبوونی داهاتی ناوخۆ و بەرزبوونەوەی نرخینەوت کەچی کاریگەری ئەو تۆی لە سەرداهاتی گشتی نەبووە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بەڵێنیدا پرۆژە یاسای بودجە ئامادە بکات و بینێرێت بۆ پەرلەمان، بەڵام تەمەنی کابینەکە بەرەو کۆتایی دەڕوات و هاوشێوەی زۆرینەی بەڵێنەکانی دیکەی کابینەی نۆ ناردنی پرۆژە یاسای بودجەش بۆ پەرلەمان چووە ڕیزی بەڵێنە جێبەجێ نەکراوەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.